ئێرە بەردەم زانکۆی ئەمریکیە لە شاری سلێمانی ساڵانە لەگەڵ بەڕێوەچوونی دیداری سلێمانی قەرەباڵکێکی هێجکار زۆر لە دیدارەکە و لە بەردەم شەقامەکە دروست دەبێ و ئاستەنگ و هاوڵاتیان دروست دەبێت لەگەڵەوەشدا پارەیەکی زۆر لە دیدارەکەدا خەرج دەکرێت. من دەمەوێت لە هاوڵاتیان بپرسم بزانی دوای 8 ساڵ لە بەڕێوەچوونی دیداری سلێمانی چی شتێک گۆڕاوە لە دۆخی سیاسی و کۆمەڵاتی و ئایا دیدارەکە توانیوێتی چی لە دۆخی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان بگۆڕێت کە کەساتەیەکی زۆر لە زۆربەی شارەکانی عێراقەوە بەشداری لە دیدارەکە دەکەن. با لە هاوڵاتیان بپرسین. هیچ شتێکیان نەگۆڕێ تا ئێستا من ئەوەندەی بیرم خۆم لە جامیعەی سلێمانی بەس بنەزانم چەندێک خەڵکە چێ بۆیە ئایا قسێکی خێر لەسەر خەڵک کراوە، قسێکی خێر لەسەر هەڵبژاردن کراوە، قسێکی خێر لەسەر دەسا و دەستکردنی دەسەڵات کراوە، هەمووی ڕەسمگرتن و مەسەلەن قسەی باقوبەری نەتوانم هەزار قسەی وا بکەم بەس جێبەجێ ناکەم. 8 ساڵە لەسەر یەک دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی ساز دەکرێت. تۆ ئەزانی ئەو دیدارە ساز کراوە؟ وەڵی ئەم بەیانێ ئاگادار بووم. ئەو دیدارانە سوودیان چییە بۆ خەڵک؟ یعنی هیچ سوودێکیان بە خەڵکیاندووە؟ وەڵی زۆر بێ ئاگام لەو مۆزوعەیە، ینی نازانم ئەم دیدارە لەسەر چییە، یعنی لەسەر چییە ئەم هەموو حیزبە کۆ بۆ تۆ لەوێ بەس تێبگەین لێ تێبگەین لەم دیدارە عنی چی؟ دیدارەکە تەنها قسەی تێدا دەکرێت و سیاسیەکان وەکو مەیدانێک بۆ بەرامبەرەکانیان بەکاری دەهێنن. لە دوان قسەکانیش قسەی دووبارە و سواوی سیاسیەکانە کە هاوڵاتیان دەڵێن هیچ لە دۆخی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری خەڵک نەگۆڕیوە. تەنانەت زۆرێکیان دەڵێن بێزار بوون لەو هەموو قسانەی لەم دیدارانەدا دەکرێن کە هیچ بایەخ و گرنگیەکی بۆ ژیانی خەڵک نییە. ئەوەی کە بۆ خەڵکی گرنگە لە ناو کۆمەلگادا ئەوێت دەرئەنجامی هەموو هەوڵەکان ببینێ. جایتر ڕێخستنی دیدارە هەر کۆبوونەوەیکی ترا بەس من ئەوەندەی بینەمەم دیدارانە جۆرێک لە شۆیەک و مانۆڕێکی سیاسیە بۆ ناردنی پامی سیاسی. هەندێک جار سیاسیەکان جورئەت ناکەن یان لە ڕویان یان هەردووخە سیاسیەکە وایە ناتوان ڕاستە خۆ پامەکانیان بنێرن ئەکرێ ئیسفادە لە مهلەیەکی وا بکەن بۆی پامە سیاسیەکان بدەن بە گوێی ڕکابەرەکانیان یان ئەوانی تردا. دیدارەکە سەر ڕای تێچوویەکی زۆر و بەکارخستنی مەکینەی ئەلامی حیزبی دەسەڵات بۆی و سەرقاڵکردنی خەڵک بە کۆمەڵێک چەلەحانێوە بەرهەمێکی دیکەی نەبووە لە کاتێکدا حاڵی دامەزراوەکان و پەیوەندی لایەنەکان و دۆخی ژیان لە هەرێمی کوردستان پێچەوانەی قسەی نێو هۆڵەکانە. بەشداربوانی دیدارەکە کەسانی سیاسی و دەستڕۆشتی و هەرێم و ناوەندن کە بە ئۆتۆمبیلە گرانبەها و پاسەوانەکانیان خۆیان نەمایش دەکەن و لەسەر ستەیجیش قسە گەلێک دەکەن کە چەندین ساڵ بەر لە ئێستاش هەر کردویانە. ڕامیا ڕۆسمان کەناڵی پێیام سلێمانی.